ئێرانیەکان ئەوانەی کە کۆڵبەرن ئەوانەی کە ئێشی مەخزن و بەنزینەکە ئەنێرن هەر بەوەی ئەنزانی کە ئێرە گران بوو ئەوانی یەکسەر ڕاستەخۆ گرانیەکەن. ئەوەندە گرانە کە لە ڕوومان نایە نرخەکەی هەڵبواسین. ئەمە قسەی یەکێک لە بەنزین فرۆشەکانی سەر ڕێگەی سەرەکی قەزای خوڕماڵە. لە قەزای خوڕماڵدا چەند کەسێک دەبینیت کە بەنزینی ئێرانی دەفرۆشن، بەڵام هەر لەگەڵ گرانبوونی بەنزینی ناوخۆدا نرخی بەنزینی ئێرانی شەفرێت. پرسیار لە یەکێک لەو بەنزین فرۆشانەکەم زانین هۆکاری ئەم گرانیەی نرخی بەنزین چییە؟ کاک بڕیار سڵاو لێبێ، ئێوە بەنزینی ئێرانی ئەفرۆشن، ئێستا سعرەکەی چۆنە و پێشتر چۆن؟ سەرەتا بەخێر بێن سەرچاو. سعرەکەی پێشووتر 13000 و 12 و ینی دوو دەبە کابراتی یەکرد 25000، بەڵامی سە نرخەکەی 14-15 لیترە بۆ بە 20000. سعرەکەی لەزار خەڵک زۆر گران بووە، کوالیتی خراپ نییە، بەڵامی تر سعرەکەی بۆ خەڵگرانە خەڵکیش توانای ئەوە نییە کە دەبەیەکی شتێکە دەبەکە 20000 ئەکەوێت لەسەر خەڵک. تەنانەت خەڵک هەیەت بۆ لای ئێمە تەنیا پرسیارەکە ئەڵێ بەچەنە، ئەڵێم 20000 یەکسەر ڕاکە، کابرا ناتوانێت توانای ئەوە نییە بەنزین کاتە سیارەکەیەوە. ئیتر بەڕاستی ئێمەش ینی بێبازاڕین، بێبازاڕی ئێمەشی گرتووەتەوە بەڕاستی. ئەوەنەی پرسی بێتان هۆکاری چییە کە هەر لە ناوخۆ بەنزین گرانە بێ، بەنزین ئێرانیش گرانە بێ، لە کاتێکە ئەمە لە دیوی ڕۆژەڵاتی کوردستانەوە هیچ پەیوەندی بە بەنزینی ناوخۆوە نیە؟ ئێمە ئەمە یەکەم جارمان نییە تا بڵین کە بۆچی ئاواگران بۆ. ئێمە ئەزانین کە ئێرانیەکان ئەوانەی کە کۆڵبەرن ئەوانەی کە ئێشی مەخزن و بەنزینەکە ئەنێرن هەر بەوەی ئەنزانی کە ئێرە گران بوو ئەوانی یەکسەر ڕاستەخۆ گرانیەکەن، بۆ ئەوەی زیاتر ئیسفادە لە کەسابەتەکەیان بکەن، لە بەنزینەکە بکەن. ئیتر هەموو کەس وایە، ینی هەموو کەس پێخۆشە لە ئەو ئیشەی کەیکا ئیسفادە زیاتر بێ، ئەوانیش بەو شێوەی بیرەکەن. ینی نرخی ئێرە وەرەگرن ئەوانیش بەڵێ بەدڵنیایەوەوە. لیتری تقریبان چەنەکەوێ ئێستا خۆیە لە محەسەنەوەوانە؟ لام وایە وەکو محەسەنەکە کەمێ هەرزانترەکەوێ 1400 دینار بۆ 1500 دینار لەو ناوایە. باشەکاتی شەڕی ئێران و ئەمریکا چەند ڕۆژێک بەنزین نەما و کەمێکیش گران بوو، بەڵام خۆیە لەم سعرە نەگەشتە ماستە ناوەڵە، لام وایە 14-15000 بوو. چەند ساڵن نەگەشتۆتە ماستر؟ من ناڵێم 4 ساڵە بەنزین فرۆشم نەگەشتوەتە ئەم ئاستە، بەڵام پێش من لام وایە 5 ساڵێ 6 ساڵێ گەشتە 23000-25000. پێشبینیەکەن گرانتر بێ هەرزانتر بێ بەخوا لام وایە. هەر خۆمم ئیسا تەلەفۆنیشم کرد بۆ و مشتریەم وتم تەلەفۆن بۆ ناکەم، ئیتر داوای بەنزین ناکەم بەڕاستیەکەی، چونکە خەڵگەر ئەپرسێت وەڕوە لام وایە بەڵێ ئەرەوەڵا گرانترە بێ.